لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە دروشمی کوردستانێکی بەهێزتر و بنیادنانی حکومڕانیەکی باش دەستی بەکارەکانی کردووە. لەو ماوەیەدا بەشە جیاوازەکان و وەزارەتە جیاوازەکان لە کابینەی نوێمدا ئەرک و ڕاستپاردەی زۆر قورسیان هەبووە سەر ڕای قەیرانەکان توانیویانە ئەو ڕاستپاردانە بە باشی جێبەجێ بکەن. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی بە لەبەرچاوگرتنی پرەنسیبە گشتیەکانی هێڵە گشتیەکانی کارنامەی کابینەی نوێم کۆمەڵێک لەم خاڵانە جێبەجێ بکات و لە بەرژەوەندی و سەلامەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بیخاتە بەرکارەوە. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە کارەکانی کابینەی نوێم بەرزکردنەوەی ئاسی سەلامەتی هاوڵاتیان لەلایەن وەزارەتی ناوخۆ. میوانەکەم دکتۆر هێمن مێرانیە، سەرۆکی دیوانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵما. دکتۆر هێمن، ئەم کاتت باش. ئامانجە گشتیەکانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی گرنگی لەلایەن وەزارەتی ناوخۆوە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا پێی ڕاستپێردراوە کە جێبەجێ بکات. تا چەند دەتوانیوتانە لە ئامانجی سەرەکی نزیک ببنەوە بۆ پاراستنی سەلامەتی هاوڵاتیان بەتایبەتی؟ زۆر سپاسم کاتێ جەنابیشتان باش. یەکێک لەو تەوەرانەی کە ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دەستپێکردنی کابینەوە قسەی لەسەر کردووە و تا ئێستاش لە نوێترین لێدوانەکانشی کە لە کەناڵەکانی ڕاگەاندن بڵاو دەکرایەوە مەسەلەی بەسەنتەرکردنی هاوڵاتیە لە ناو پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوەی پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ هەیە سەرەڕای پرۆژە خزمەتگوزاریەکان کە لەلایەن پارێزگا و ئیدارە سەربەخۆکانەوە پێشکەش کراوە بابەتی سەلامەتی هاوڵاتیانە کە لە چەند سێکتەری جۆراوجۆرەوە پەیوەندی بە بەڕێوەبەرایەتەکانی وەزارەتی ناوخۆ هەیە. بۆ نمونە لە بابەتی کۆنتڕۆلکردنی چەک و سنووردارکردنی چەکی بێمۆڵەت ئەم کابینەیە هەنگاوی زۆر با بڵێن هەنگاوی وای ناوە کە پێشتر لە تاریخی حکومڕانی کوردیە بەو جۆرە بەو چڕەیە بەو جددیەتە مامەلە لەگەڵ کۆنتڕۆلکردن و سنووردارکردنی چەکی بێمۆڵەت نەکراوە. یاسای چەک دەرچووە کۆمەڵێک ڕێنمایی جۆرا و جۆر لە ساڵی 2022 و ڕێنمایەکی دیکە ئەمساڵ لە 2023 دەرچووە. تایملاین دانراوە، دوامۆڵەت دانراوە، بنکەی تۆمارکردنی چەک کراونەتەوە، هۆشیارێکی جیاواز بۆ گۆڕینی کولتوری مامەڵەکردن بە چەک لە کوردستان بڵاو کراوەتەوە کە ئەمە دوجار هەمووی لە پێناوی کەمکردنەوەی ڕێژەکانی توندوتیژی و دەرفەتەکانی تاوان و زیانگەیاندن بە هاوڵاتیان بووە. بەڵێ باشە دکتۆر هێمن، پێشەکەی باست کرد. بەڵێ باشە لە 42 بنکەوە ئێستا بۆتەنەوە و قسوور بنکە. زۆر باشە. یاسای چەک وە سنووردارکردنی چەک هەڵگرتن لە هەرێمی کوردستان بۆ یەکەم جار لە پەرلەمان لە یەکی ئاداری ئەم ساڵەوە دەرچوو بەم یاسای ئێستا کار دەکرێت. ئەمە تا چەندە ڕێژەی توندوتیژی وەروەها ڕووداوەکانی کەم کردوتەوە بە پێ و بڕیارانەی کە تا ئێستا ئێوە وەکو وەزارەتی ناوخۆ پابەندی بوون بە جێبەجێکردنی و چەندی لەلایەن هاوڵاتیانەوە؟ یاساکە لە ساڵی 2022 دەرچووە و ئەمە چەند ڕێنمایەکی جێبەجێکردنی ئەو یاسایەمان دەرچواندووە. دیارە ئامانجی یاساکەوە ئامانجی ڕێنمایەکانی جێبەجێکردنی یاساکە ئەوەیە کە دەرفەتەکانی توندوتیژی و بەکارهێنانی چەک و دەرفەتەکانی هەڵگرتنی چەک لە کوردستان تا بکرێ سنووردار بکرێ و تەنانەت نەکتەنیا بۆ خەڵک بۆ ئەو هێزەکانی ئاسایشی ناوخۆش، هێزەکانی پێشمەرگە، پۆلیس و ئاسایش، ئەمانە هەمووی هەنگاوەکانی کەمکردنەوەی چەک هەڵگرتن لە دوای دەوام بەچڕی دەستی پێ کردووە. ئێمە باوەڕمان وایە کە هاوچەشەیەکەیە کە چەندی چەک زۆر بێ لە ناو کۆمەلگا، چەندی چەک هەڵگرتن لە دەرەوەی دەوام و لە ناو بازار و لە شوێنە گشتەکان هێندە دەرفەتی تاوان و توندوتیژی زیاد دەبێت. بۆیە ئەم هەنگاوانە هەمووی بۆ کەمکردنەوەی دەلیڤە و بوارەکانی بەکارهێنانی چەکن. بێگومان وەکو باسم کرد کە ئەو هەنگاوانەی ئەو کابینەیە ناوێتی هەنگاوی نەوعین لەبەرەوە گۆڕینی کولتورە لە مامەڵەکردن لە چەک. ئێمە لە دوای 92 هەڵگرتنی چەک بۆ نمونە لە ناو بازار لە شوێنە گشتەکان کاتێک خەڵک سەردانی یەکتری دەکرد جۆرێک لە مۆدل بوو. ئێستا هەڵنەگرتنی چەک لە بازار یان هەڵگرتنی چەک بەبێ مۆڵەت ترسێکی گەورەی لەسەرە لەبەرەوەی ئەو مەسەجە بە هاوڵاتی گەیشتووە کە لێپرسینەوەی یاسایی و بەدواداچوون هەیە. بۆی ئەمە لە قۆناغی تا 21 تەمووس لە قۆناغی مامەڵەکردنین لەگەڵ
هاوڵاتی وەکو حکوومەت چونکە لە دوای 21 تەمموز کەیسەکان دەبنە کەیسی دادگا و لە دەست حکوومەتەوە دەچێتە دەست ئەنجومەنی دادوەری و کەیسەکان دەبنە کەیسی یاسایی و ئەو کەسانەی چەکی بێمەڵەتیان پێدەگیرێ ڕاستەوخۆ بە جۆرەی مادەی 15 لە یاسای چەک دادگایی دەکرێت. زۆر باشە دکتۆر هێمن جگە لەما ئەو دامەزراوانەی جگە لە چەک منیش ویستم باسیەوە بکەم کە سەر بە وەزارەتی ناوخۆن هەر لەسەر بنەمای بەڵێ فەرموو بەڵێ جگە لە چەک چونکە ئێمە ئەو مەبدەئی بەسەنترکردنی هاوڵاتی بەناوەندکردنی هاوڵاتی لە ناو خزمەتگوزارەکانی حکوومەت کەەوەی پەیوەندی بە پاراستنی ژیانی خەڵکەوە هەیە لە وەزارەتی ناوخۆ کۆنتترۆلکردن و سنووردارکردنی چەک یەکێک لە میکانیزمەکانی جێبەجێکردنی ئەو بەرنمەیەی کابینەی نۆیەمی حکوومەت هەرێمی کوردستان و ڤیژنی جەنابی سەرۆکی حکوومەتە بابەتێکی دیکە پەیوەندی بەکەمکردنەوەی دەرفەتەکانی قوربانی بوونی خەڵکە لە ڕووداوەکانی هاتوچۆدا چونکە بەداخەوە بە جۆرەی ئەو داتانەی لە بەردەستی بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆن قوربانیانی هاتوچۆ بە مردن بە برینداربوون بە زیانی مادی بە هاوڵاتیان یەکێکە لە مەترسی هەر گەورەکانی سەرژانی خەڵک ڕۆژانە دوو کەس بە ڕووداوی هاتوچۆ دەمرن چەندین کەس ڕۆژانە بە معدەلی ینی بە ڕووداوەکانی هاتوچۆ کەمەندام دەبن بە هەزاران دۆلار لە سەروەتی خەڵک ڕۆژانە دەبنە قوربانی سەرڕۆی هاوڵاتیەک ڕەنگە هەموو تەمەنی کاری کرد بێ گەنجێک بۆ ئەوی ببێتە خاوەنی ئۆتۆمبیلێک لە ئەنجامی سەرڕۆی شوفێرێکی دیکە یان خۆی سەرۆتەکەی لەدەست دەدا لەبەرەوەی سیستمی ئینشورانس یان تەمین دڵنیایی لە کوردستان نییە لەبەرەوە هەر کەسێک تووشی ڕووداوی هاتچۆ دەبێت جگەلەوەی خوانەخواستە خۆی ژیانی لەدەست دەدایان کەماندا بێت سەرۆتەکەشی لەدەستدا و کەس نییە تاویزی ئەو سەرۆتەی بکاتەوە بۆیە ئەمانە یەکێکن لەو بەرنامانەی دیکەی وەزارەتی ناوخۆ کە لە ڕێی میکانیزمی جۆرا و جۆرەوە هەوڵ بۆ سنووردارکردنی ڕووداوەکانی هاتچۆ دەکە ئێمە دانانی کامێرەی تیژڕەوی سنووردارکردنی تیژڕەوی پێداچوونەوە بە دەرهێنانی مۆڵەتی شوفێری پێداچوونەوە بە ترافیک لایتەکان ئێستا دووبارە هێلکاریکردن و بۆ یاخکردنەوەی شەقامەکان ئەمانە هەمووی ئەو میکانیزمانن کە ئێمە وا دەکەین سەلامەتی لێخوڕین لەسەر شەقامەکان کەمتر بێ لە بواری بەرگری شارستانی ئەمە یەکێکی دیکەیە لەو سێکتەرانی وەزارەتی ناوخۆ بەجددی کاری لەسەر کردووە و لەسەر ئەمری جەنابی سەرۆکی حکوومەت بودجەیەکی گەورە بۆ کڕینی ئامێر و بابڵێن ئۆتۆمبیلەکانی ئاگرکوژێنەوە و ڕاهێنانکردن بە کارمەندانی ئاگرکوژێنەوە و ڕزگارکردن کراوە هەر لەسەر ئەمری جەنابی سەرۆکی حکوومەت لە هەفتەکانی پێش دەژن بڕیاردرا بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی کوردستان ببێتە بەڕێوەبەرایەتی گشتی بۆ ئەوەی بایەخێکی دیکە بە بواری ڕزگارکردن و بەرگری شارستانی و بەرگری ئاگرکوژێنەوە بدرێ بۆ ڕێگریکردن لە زیانمەندبوونی هاوڵاتیان لە ڕووداوەکانی ئاگرکوژێنەوە و غاز و لافا و ئەو ڕووداوانەی کە ڕوودا باشە دکتۆر هێمنێکێکی دیکە لە ئامانجەکانی کابینەی نۆیەم بە دیجیتالیکردنی دامەزراوەکانی حکوومەت بوو یەکەم هەنگاویش لە وەزارەتی ناوخۆ دەستی پێکرد بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بە تایبەتی کە ئێستا بە ئەلکترۆنی کارەکان دەکات نشینگە بە هەمان شێوە ئەمە تا چەندە گرنگ بۆ کەمکردنەوەی ڕۆتینات بۆ چاکسازی و هەنگاوی گرنگ بۆ نهێشتنی گەندەڵی و کۆمەڵێک بابەتی دیکە بەڵێ بە دیجیتالایزیشن یان بە ئەلکترۆنیکردن لە هەر سیستەمێکی حکومڕانیە کۆمەڵێک ئامانجی لە پشت هەیە بەشێکی پەیوەندی بە خێراکردنی مامەڵەکانی هاوڵاتیانە بەشێکی پەیوەندی بە کەمکردنەوەی دەرفەتەکانی گەندەڵیە لە پاڵ پرۆسەی دیجیتالایزیشن بە ئەلکترۆنیکردن ئێستا کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان بەجددی لەسەر بابەتی بانکینگ لەسەر بابەتی پارەدان بەڕێی بانک و بەڕێی ئەلکترۆنیەوە کار دەکا لە ئایندەکی نزیک یعنی ڕەنگە لە بکەوێتە کابینەی داهاتوو بەشی زۆری پارەدانەکان لە خزمەتگوزاریەکانی حکوومەت هەرێمی کوردستان دەبنە ئەلکترۆنی لە جیاتی ئەوەی هاوڵاتی بۆ نمونە بڕوە پێویست بێ بڕوە غەراماتی مروری سڕەیەکی زۆر بگرێت چەند سەعات سڕە بگرێت دەتوانی هەلە ماڵەکەی خۆی لە ڕێی سیستمی ئەلکترۆنیەوە پارە بدا بۆ نمونە مەسلەی کارەبا پارەدانی کارەبا پارەدانی ئەمانە هەمووی ئەو بەرنامانن کە
خزمەتگوزاری ئەلکترۆنی و خزمەتگوزاری بانکینگ بەیەکەوە هاوکارێکی گەورە بۆ سیڤینگ تایم بۆ نمونە پاراستنی کاتی خەڵک پێویست نەبێت چەند سەعات یان چەند ڕۆژ کات بەسەر ببا بۆ ئەوی بڕاتن ڕسوماتی خۆی بدا ئیزراعاتی خۆی بکە ئەمانە هەمووی لە پرۆژەی بە ئەلکترۆنیکردنی خزمەتگوزارەکانی حکوومەت یاریمی کوردستان لە بەرنامەیان هەڵبەت لێکەوتەکانی ئەم پرۆژانە لە ئایندەیەکی زۆر نزیکە با بڵێن لە مانجێکە دەرناکەوێت ڕەنگە لە ساڵێکە لێکەوتەکانی ئەمە دەربکەوێت ئێستا کاتێک دەڕۆی دائیرەی مرور بۆ نوێکردنەوەی مۆڵەتی شوفێریان دەرێنانی مۆڵەتی شوفێری اینجا حەز دەکەی کە کاریگەری ئەو سیستەمە لەگەڵ سیستەمەکانی پێشوو چۆن بووە. باشە گەر لە کۆتایشدا بپرسم سەبارەت بە ئۆتۆمبیل بە گوێرەی یاسای بودجێ عێراق و ئۆتۆمبیلانەی کە لێ دراون چاک دەکەرێنەوە دەهێنرێنەوە بۆ ناو عێراق ئایا ئەم یاسای هەرێمی کوردستانیش دەگرێتەوە؟ ئێمە لە هەرێمی کوردستان ڕێنمایی تایبەتمان بە بواری هاوردەکردنی ئۆتۆمبیل هەیە تا ئێستا ڕێنمایەکانی خۆمان لێرە بەرکارن هەر یاسایەک لە پەرلەمانی فیدرال لە عێراق دەربچێ تا لە هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە نەچێتە بواری جێبەجێکردن لێرە کاری پێ ناکرێت. ئەمە لیژنەی هاوبەشمان هەیە بۆ کارکردن لەسەر شێوازی هاوردەکردنی ئۆتۆمبیل لەسەر ئاستی عێراق بەڵام تا ئێستا ئەو بڕیارانەی لەوێ دەردەچن لە هەرێمی کوردستان نەچوونەتە بواری جێبەجێکردن چونکە ئێمە ڕێنمایی تایبەت بە خۆمان هەیە کە ڕێنمایی هاوبەشی نێوان وەزارەتی ناوخۆ و وەزارەتی دارایی وابووریە. بەڵێ زۆر سپاس بەڕێز دکتۆر هێمن میرانی لە هەولێرەوە میوانی کوردستان 24 بووی سپاس.